ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، مرۆڤی ئیمانداری دەروون دروست حەزی بەگەیشتنە بە ئاواتەکانی. هەر ئیماندارێک بەڕاستی لە ئاینی پڕبەرەکەتی ئیسلام تێگەیشت بێ، هەروەها دەرونیشی دروست بێ. ئێمە لەگەڵ کەسێکی دەروون دروستە قسە دەکەین کە دەرونی دروستە، لە ناخی خۆیان حەزی بەگەیشتن بە ئاواتەکانی هەیە، حەزیەتی ئاواتیەتی بگا بە پلەیەکی بەرز، بە نمرەیەکی بەرز، ئەگەر کاسبکارە بە داهاتێکی باش، گەنجێکە و حەز و خولیای ئەوەیە لە داهاتوودا ببێ بە خاوەنی هاوسەرێکی گونجاوی بەڕێزی جوانی دینداری باش. کەسێکە ماڵ و مناڵی پێکەوە ناوە، حەز و خولیاکانی ئەوەیە ڕۆژگارێک کرێچی خەڵک نەبم، ببم بە خاوەنی ماڵەکەی خۆم، خانووەکەی خۆم، خانوویەکی باشی گونجاو. هەمومان پێویستیمان بە تێکەڵاوی لەگەڵ خەڵکە. مرۆڤ ئاواتی ئەوەیە مرۆڤی دینداری دەروون دروست، خوای پەروەردگار ڕەحمم پێ بکەی لەناو ئەو خەڵکەدا تووشی کەسانێک ببم کە بەڕاستی بە کەڵکی دۆستایەتی بێن، دۆستانی باش بن. هەمومان داواکارین لە خوای پەروەردگار ڕەحممان پێ بکە ئەم جەستەیە کە بە ئەمانەت پێی بەخشیوین، هەتا مردن جەستەمان سەلامەت بێ، تەندروست باش بین، لە نەخۆشی و ئازار بەدوور بین. هەموو مرۆڤێک کە هاوسەگیری دەکا لە کوڕ و لە کشت ئاواتی ئەوەیە ڕۆژێک وشەی بابە و دایە لە منداڵەکانی ببیستێ. هەموو مرۆڤێکی ئیمانداری دەروون دروست حەزی بەوەیە منداڵی ساڵحی هەبێ. ئەمانە بە دوو مەرج: یەکەم، ئەگەر بە حەڵاڵی و مافی خۆت هەدبن، بە حەڵاڵی بە مافی ڕەوای خۆت هەدبێ. دووەمیان بە هی خوای بزانی و بڵێ خوای پەروەردگار ئەمە هەموو فەزڵ و ڕەحمەتی تۆیە، نەک بە ئازایەتی خۆت. منداڵەکان ساڵحن، بڵێ خۆم دەزانم مناڵم چۆن پەروەردە کردووە. داهاتت باشە و لە بازرگانیدا سەرکەوتووی، لەولاوە هاوارکەی وەڵا من خۆم دەزانم کاسبی بکەم. خەڵک عەقڵی پێ ناشکێ، خەڵک بۆیە زەرەر دەکا لە مامەڵەدا، نازانێ بازاڕ چۆنە. نەخێر، هەمووی بجێڕیەوە بۆ خوای پەروەردگار. سوپاس بۆ خوای پەروەردگار، خوایە ئەمە هەمووی هی تۆیە. بەو دوو مەرجە ئاوات خواستن بۆ باشترینی شتەکانی دنیا کارێکی زۆر باشە و ئیسلام زۆر پەسەندی کردووە. بەڵام بەڕێزان، بەڵام مرۆڤ زۆر جار ناگات بە گەورەترین ئاواتی دنیای. هەموو ئەوانەی کە باسمان کردن خوێندکارێکە ئاواتی ئەوەیە لە پۆلی 12دا نمرەی دڵخوازی خۆی ببینێ. ئەو نمرەیە کەوا چەند ساڵە بە ئاواتێتی و ئەو کۆلێژەی کەوا هەڵی بژاردووە بتوانێت یا بخوێنێ سەیدەکەی قەدەری خوای پەروەردگارە. ئەو پۆلی 12 لەم ئیمتیحانانەی ئەم ساڵدا نەیتوانێت ئەو نمرەیە بێنێ. ئەو نمرەی کە بۆی دێتەوە زۆر لە خوار ئەو کۆلێژەوەیە کە ئاواتی بوو. ئەو کەسەی کەوا هەوڵی هاوسەرگیری داوە، سەیدەکات دوای ماوەیەک لە هاوسەرگیری بەخوا هاوسەرەکەی ئەو کەسە نییە کەم چەند ساڵ ئاواتی بوو، خەونی پێوە دەبینی، هەم لە کچەکە هەم لە کوڕەکە. پارەیەکت کۆ کردبەوە خەریکی مامەڵە و کەسابەتێکی، سەیدەکەی خەریکە قازان سەری مایەکەشی خواردووە، ئیتر شکستێکت بەسەرا هاتووە. ئەو منداڵانەی ئاواتت بوو ببن بە سایە و سێبەر، کەچی ئێستا کاتێک کە خۆیان ناسیوە خەریکە لێت دەبن بە دوژمن. هەرگیز خەڵک لە دەرەوە ڕووی نەشکاندی، کەچی مناڵەکانی خۆل لە ماڵی خۆتا بەگشتا دێن. گەورەترین ئاواتن نەهاتە جێ. ئالەم کاتەدا مرۆڤ چی بکە؟ ئەمە پرسیارەکەیە. وتاری ئێمە ئینشاءڵڵا گە لە ماڵی خۆشمانەوە بینەوەکو ئێستا هەموو هەفتەیەک لەگەڵ جەنابتاندا دەرسێکی ژیان وەردەگرین، چەند دەقیقەیەک هەروە بەڕێ ناکەین. لە خزمەت قورئانی پڕبەرەکەت و بەخششدا بووین نەوەتاری ڕابردوودا لەگەڵ جەنابتاندا بینەران و بیسەران لە خزمەت سوڕەتی ئەلعەراف ئایەتی 143 و 144. باسی سەیدنا موسامان کرد عەلەیهی السەلام. گەورەمان موسا کاتێک کەوا لە خزمەت خوای پەروەردگاردا لە میقاتی دیاریکرا و کاتی دیاریکرا و شوێنی دیاریکراودا قسەی کرد، ئەوەندەی چێژ وەرگرت لە قسەکردن لەگەڵ خوای پەروەردگاردا، ئەوەندە تامەزرۆی قسەکردن بوو لەگەڵ خوای پەروەردگاری خۆیدا، ئەوەنە حەزەکەی زۆر بوو ئاواتی خواست پەروەردگارە. گەورەترین ئاواتم ئەوەیە بتوانم بتبینم. قال ربي أرني أنظر إليك.
پەروەردگارە بەس ئەم ئاواتەم ئەمە ئاواتی ئەوەڵ و کۆتاییمە لە حوزور تا پەروەردگارە ڕێگەم بدە بتبینم گەورەی بۆ خوای پەروەردگار سبحانه وتعالى ليس كمثله شيء پەروەردگار بۆ خۆی ڕاستەوخۆ قسەی لەگەڵ موسا کرد موسا قسە لەگەڵ پەروەردگاری دەکا ذاتی الله سبحانه وتعالى ئەوە ناتوانێت ئینسان وەصفی بکە ئەبێ ئینسان ئەو حەزەتی موسا سەلامی خوای لەسەر بێ لەو کاتەدا چ حاڵ و دەروونێکی تایبەتی هەبوو بێ بۆیە داواکاریەکەی بەرزتر بۆەوە نە قسەکردن ڕەبی ئەرینی ئەنظر ئیلەیک خوا دەمەوێت ڕاستەوخۆ بتبینم ئەمە گەورەترین ئاواتی سەیدنا موسا بوو بەڵام وەڵامەکەی بریتی بوو لە نەگەیشتن بە ئاواتەکەت قال لەن تەڕانی پەروەردگار فەرمووی ناتوانی بمبینی ناتوانی بمبینی لێرەدا خوای پەروەردگار دڵنەوایی و ڕێنماییدا بە موسا عەلەیهی السەلام دووشت دڵنەوایی لەگەڵ ڕێنمایی دڵنەواییەکە چی بوو لە قورئانە جومعەی ڕابردوو باسم کرد فەرمووی موسا سەیری ئەو شاخە بکە ئەگەر خۆم نیشاندا و توانی خۆی ڕابگرێ ئەو تۆش دەتوانی بمبینی بەڵام کاتێ پەروەردگار خۆی نیشانی شاخەکەدا وەکو خۆڵەمێشی لێ هاتووە بوو موسا قیژەیەکی کرد و بەلادا کەوت و بورایەوە کاتێککە بە ئاگا هاتەوە فەرمووی پەروەردگارە داوای لێبوردن لێ دەکەم بەخوا شایدی دەم لە دنیادا هیچ چاوێک نییە بتوانێت تۆ ببینێ ئەمە پەروەردگار دڵنەوایی دایەوە دڵنەوایی کرد ئەی موسا کە خۆم نیشان نەدای ئاواتەکە نەهاتە جێ خێری تۆی تێدایە ئەوە دڵنیا بە ئەگەر ئاواتەکەت هاتایەتە جێ و وەڵامی داواکاری و دوعاکەتم بدایەوە ئاوا دەسووتایی دووەمیان ڕێنماییەکە پەروەردگار ڕێنماییشی کرد قال يا موسى إني اصطفيتك على الناس برسالاتي وبكلامي فخذ ما آتيتك وكن من الشاكرين أي موسى إني اصطفيتك من توم هل بجادو خوم هلم بجادوي على الناس لسر خلشي برسالاتي ببيغمبراتي وبكلامي لناو بيغمبرانيش دا بتايبت هلم بجادوي خصم لك التوضع راسته وخو كردوا ببيت جبريل بويا ڕێنمایی دەکەم فەخذ ما ئاتەیتوکە ئەمەی کە پێت بەخشراوە ئەو فەزڵی خوای پەروەردگارەی کە پێت بەخشراوە بە توندی وەریگرە بیگرە دەستی پێوە بگرە وەکن منە الشاکرین لە شکرانە بژێرانیش بە ڕێنماییەکە دووشت بوو ئەی موسا ئەوەی پێت بەخشراوە تۆ جارە ئەمە ببینە بەهۆی نەهاتنە دی ئاواتەکەتەوە نەکەی ئەم هەموو خەڵاتەی خوا بۆت لە کاتێکە مەلۆتکە بووی و بە ئاوی نیل دادرایی بە فەرمانی پەروەردگار کە خوا خستێ دڵی دایکتەوە و ئەو حەینا ئیلا ئومی موسا من لەو کاتەوە چاودێری تۆ دەکەم لەو کاتەدا لە بەردەستی ئەو دوژمنەی بە خوێنی سرت تین و بوو لە ماڵی ئەوە بەخێوم کردی جێڕامیەوە بۆ باوەشی دایکت کاتێک کە ئاوارە بووی بۆ مەدێن دەرگای خێرم لێ کردیەوە پیاوێکی ساڵح بوو بە خەزورت باشترین ئافرەت بوو بە هاوسەرت کار و پیشەت بە حەڵاڵی و بە ڕێک و پێچی و بە حورمەتەوە دەستکەوت من هیچ کات پشتم لە تۆ نەکرد تۆ بە لەژێت چاودێری خۆما پەروەردەکراوی ئەی موسا بەڵام کاتێکەوە ئەم ئاواتە گەورەت کە بینینی منە لە دنیادا نەهاتە جێ وا لێنەیە دڵ و دەروونت وای لێنەیە کە وا بزانی هیچن نییە خذ ما ئاتەیتوکە ئەوەی کەوا پێت بەخشراوە تون دەستی پێوە بگرە نەچی لەبەر چاوت کەم بێتەوە دووەم وەکن منە الشاکرین بەردەوام لە شکرانە بژێرانی خوای پەروەردگار بە بەڕێزان ئەم بەسەرهاتە قورئانیە بۆ ئەمڕۆی من و تۆ موسڵمان وانەی عەقیدە و ئیمان و ژیانی تێدایە دەرسی عەقیدەی تێدایە دەرسی ئیمان زیادبوونی تێدایە دەرسی ژیانی ڕۆژانەمانی تێدایە یەکەم دەرسەکان چین یەکەم دەکرێت تۆش گەورەترین خۆزگە و ئاواتی ژیانت ناتە دی بۆ چونکە ئەگەر بۆت ببوایە ژیانی دنیای یان قیامەتی دەسووتاندی وەڵاهی ئێستا ئەو خوێندکارانەی کە بە ئاواتی دڵی خوان نەگەشتون لە نمرەدا ئەو هەموو دوعایەتان کرد ئەو هەموو دایک و باوکە دوعایان بۆ کردن مامۆستای مزگەوتەکان لە وتاری هەینیدا دوعایان بۆ کردن
چەندە لە خوا پاڕایتەوە خێر و خێراتت کرد خوای پەروەردگار ئاواتەکەم بێنێزی ئێستا نمرەکان عەرزم کردن هەر بۆ نمونە عەرز ئەو ئاواتی تۆ وەکو خوێندکارێک نەهاتە جێ نمرەکەت بەدەست نەهێنا ئەوەی تریان کەسابەتەکەی ئەو پارەی کە چاوەڕێی دەکرد ئەو هەموو دەفتەر دۆلاری کە بۆ پرۆژەیە داینابوو نەهات جاری وایە لەسەریشی قەرزار دەبێتەوە بە هەر حاڵ هەموو ئەوانەی کە لە ژیاندا تۆ چاوەڕێت دەکرد ئەو کچەی کە بەتەمابووی هاوسەری ژیان بێ و نەگونجا ئەو کچەی کەوا بەتەمابوو کوڕێکی دیندار و بەئەخلاقی لەبەر چاو گرتبوو بەڵام بۆی نەگونجا و بە ئاواتی دڵی نەگەیشت و نەبوو بە هاوسەری ژیانی لەو کاتەدا دڵنیات لەبەر چاو بچووک نەبێتەوە کە ئەو خۆزگە و خولیایی لە دووتکەدا بوو بۆ تۆ نەهاتە جێ دڵنیا بە خێری تێدایە بۆت چونکە بۆت ببوویایە وەڵڵاهی ژیانی ئەم دنیای دەسووتاندی بەخوا ئەو نمرەیەت بەدەست بێنایە بۆ نمونە تۆ ببوویا بە پزیشک لەوازێ لەم پزیشکێدا لە عیلمی خوای پەروەردگارایە کارێک لەدەست قەومایە کەوا تۆ تێدا بچوویایە یان ئەگەر ئەم بازرگانە سەری بگرتایە ئەو پارە زۆرە مۆڵەت پاتایە بەردەست وەڵڵاهی لەوازێ سەرگەردان بوویتایە قیامەتت بسووتایە ئەمجا بکەوتیایە ناو کۆمەڵە کەسابەتی حرامەوە بەهەشتت لەدەستدایە پەنا بە خوای پەروەردگار دووەم تۆش وەکو موسا ئیستەفەیتوکە دەتگرێتەوە دەڵێ خۆزگەم بە حەزەتی موسا سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ ئێستام باسم کرد لە وتارەکەیە ئەبێ موسا چه حاڵێکی هەبوو بێ کە قسە لەگەڵ خوای گەورە دەکا بەڵام وەڵڵاهی ئیستەفەیتوکە یەک بە یەکمان دەگرێتەوە سوپاس بۆ خوای پەروەردگار خوا تۆشی هەڵبژاردەوە بە تایبەت هەڵی بژاردووی ئەوە تا لەناو 8 ملیار موسڵماندا لەناو 8 ملیار مرۆڤی سەرزەویدا لەناو 8 ملیاردا خوا تۆی هەڵبژاردەوە موسڵمانی و موسڵمانیەتێ کەمە بۆ ئەوەی کەوا دەڵێ ئەشهەد ئەن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله ئەم ناسنامەیەت پێ ئەمە بەکەم دەزانی ئەمە ئازایەتی خۆمانە قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا ئەوەی دڵمان پێی خۆشە بەخوا نوێژ و ڕۆژوەکەمان نییە بەخوا ئیمانەکەمانە ئەوە فەزلی خوای گەورەیە ئەگە خوا هیدایەتی نەداینایە لەناو ئەو 8 ملیار مرۆڤەدا من و تۆ موسڵمان نەدەبووین ئینی ئستەفەیتوکە من و تۆش دەگرێتەوە گورە قەدری ئەم خەڵاتی خوای پەروەردگارە بزانن ئەم ئیسلامەتی و دینداریە کە ئێمە الحەمدولله لە باوکو دایکێکی موسڵمان لەدایک بووین لە وڵاتێکی موسڵماندا لەدایک بووین سوپاس بۆ خوا هەر کە چاومان کردوێتەوە منارەی مزگەوت و قوبەی مزگەوت و ڕیزی نوێژ خوێنان و جومعە و جەماعەتمان لەبەر چاو بووە ئەمە گاڵتە نییە خوا تۆی هەڵبژاردووە بیکەلامی ئەڵێ خوای گەورە قسەی لەگەڵ موسادا کرد کاکە بە قورئانەکە دەخوێنیتەوە سەیرەکەی خوا قسە لەگەڵ دەکا وەڵڵاه بۆ یەک بە یەکمانە هەر کاتێک قورئانەکە دەکەیتەوە کەلامی خوا دەخوێنیتەوە ئەی خوا قسەت بۆ دەکاوە کەلامی خوایە و قورئانە کاتێک کە دوعا دەکەی تۆ قسە لەگەڵ خوادا دەکەی ڕاستەوخۆ بەبێ پرزگە ئینی قەریب ئەزانی خوا چەند لێن نزیکە کاتێک کە دوعا دەکەی و دەستە لەرزۆکەکانت بەرز دەکەیتەوە ئوجیب دعوة الداعی إذا دعانی بەخوا و دەستەت بە خاڵی بەڕێ نەکراوەتەوە بۆینی ئاواتە گەورەکە نەهاتوەتە جێ ئیلا خوا لەوە باشتری پێبەخشێوی یان وەکو ئەوە لە داهاتوێکی نزیک یان دوورە یان لە قیامەتە هەر پێدەبەخشێ بۆیە کە قورئان دەخوێنی خوا قسە لەگەڵ دەکا کە دوعا دەکەی قسە لەگەڵ خوادا دەکەی ڕاستەوخۆ بەبێ پرزگە و بەبێ واسیتە ئەمەی کە لە قورئانە هەیە هەر بۆ موسا نییە والله ئەم ئومەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەوەندە لە خوا نزیکە ئەوەندە خۆشەویستی خوا با قەدری خۆمان بگرین سێم خوا فەرمووی فەخوذ ما ئاتەیتوکە ئەوەی هەتە بە کەمی مەزانە ئەی موسا کە ئاواتی بینینی خوای گەورەت نەهاتە دی ئەمە وا لێ نەکات وا بزانی هیچن نییە نا فەخوذ ما ئاتەیتوکە ئەوەی پێت بەخشراوە یەکجار زۆرە بۆیە کاتێک کە منداڵەکەت هاتوۆتەوە و نمرەکانی وەکو خۆی نین دووشتی لەگەڵ بکە دڵنەوایی بکە پاشان ڕێنماییشی بکە دڵنەوایی بکە بڵێ با بە دنیا کۆتایی پێ نەهاتووە والله خێری تێدا بووە هەوڵی خۆتدا من ئاگام لێ چەند شەو نخوێنیت چەشت چ هەوڵتدا چ مەلزەمەت بەکارهێنا چ گوێت لە باش لە مامۆستا گرت چەند دوعا و پاڕانەوە کرد بەڵام خێر لەمەدایە ئەمجا ڕێنماییشی بکە بڵێ ئەوەی کە بەدەستت هێناوە بە کەمی مەزانە تۆ بە تەمابووی 98 بێنی ئێستا 94 هێناوە 90 هێناوە ئەمە بە کەم مەزانە فەخوذ ما ئاتەیتوکە سوود وەرگرە لەو نمرەی کە لەبەر دەستایە تۆ بە تەمابووی 10 ملیۆن دینار خێر بکەی لە مامەڵەکەتە ئێستا 2 ملیۆنت بەدەستێناوە ئەو 2 ملیۆنە بە کەم مەزانە
ئەو 2 ملیۆنە دەستی پێوە بگرە بەکاری بێنە سوودی لە وەرگرە لە شوێنی خۆیدا. زۆر گرنگن ئەم وشە قورئانیانە. فەخوذ ما ئاتەیتوکە، ئەگەر نەگەیشتێ لوتکەی ئاواتەکانت ئەوەی خوارەوە بەکەم مەزانە، خواکەمی پێ نەبەخشیوی، گرنگەوەی بتوانی بەکاری بێنی و لە دەستی نەدەی سوودی لێ وەربگری. جەنابیشت تۆ پارەت نییە، ئەمڕۆ خانوود نییە، پارەت نییە، ئۆتۆمبیلت نییە، کاکە لە خوا بەزیادە ئیمانت هەیە، بۆ ئیمانەکە کەمە. فەخوذ ما ئاتەیتوکە، ئەوەی خوا پێی بەخشیوی ئەم دین و ئیمانەی و کە هاتووی بۆ مزگەوت بەکەمی مەزانە. الحەمدولله لە 6 ساغە بەخوا و لە 6 ساغەی تۆ بە ملیارها دۆلار بە تریلیۆن دۆلار خەڵک پێی دەدا. الحەمدولله کە بە قاچی خۆت دەڕۆی، بە چای خۆت دەبینی، بە دەستی خۆت نان دەخۆی. الحەمدولله ماڵ و منداڵت هەیە. الحەمدولله ئەنوایەک هەیە شەوانەکە بۆی دەچێەوە. خەڵک هەیە لە وڵاتانی زۆری دنیادا وەڵا لەسەر شەقامەکان ڕۆژ دەکاتەوە، لەناو غەسلەکاندا، لەناو پارکەکاندا دەخەوێت. تۆ شکر ئەگەر 2 هۆ دەکرێت چیشبی ماڵێک هەیە کە شەوانە بۆی دەچێەوە، لەگەڵ ماڵ و منداڵەکەی خۆتە 2 قسە دەکەی و 2 پارونان دەخۆی. تۆ نمرەی بەرز و پلەی باڵا و کۆشک و تەلارن نییە، بەڵام دڵێکی خۆشت هەیە. الحەمدولله دەستێکی بەخشندەت هەیە. خۆ خەڵک هەیە پارەی یەکجار زۆری هەیە، بەڵام دەستی وشکە، دەستی ئاوان و قاندۆ کلیلی لێداوە بە ملیەوە نووساندوویەتی دەست بۆ جیفانی نابە. تۆ کەمێکت هەیە بەڵام دەستت بەخشندەیە، ئاوات لەبوو زیاترت هەبوو زیاترت بەخشایە. الحەمدولله تۆ دڵت خۆشە، بەڵام ئەو پارەی زۆرە و دڵەکەی خۆش نییە. بەسەراتێک هەیە لە مێژووی ئیسلامیدا دەڵێن عەلی کوڕی مەئموونی عەباسی کوڕی خەلیفە بوو، کوڕی خەلیفە، باوکی حکمڕانی هەموو وڵاتی ئیسلام بوو، نەکەر وڵاتێک، هەموو وڵاتانی ئیسلامی ئەو سەردەمە. عەلی کوڕی مەئموون خەلیفەی عەباسی کوڕە خەلیفەیە، بۆ خۆشی پلەدارێکی گەورەیە تا بڵێ دەوڵەمەندە. لە بەرهەیوانی کۆشکەکەیدا دانیشتبوو ڕۆژانە چاودێری کرێکارێکی دەکرد. کرێکارەکە لە چەشتەنگاوە دەچوو دەستنوێژی هەڵدەگرت، 2 کات 4 کات نوێژی چەشتەنگاوی دەکرد و لەخوا دەپاڕایەوە و نان و ئەوەی کە پێداویستێک بێ خۆراکێک لەبەر دەمیابوونانێکی ئاسایی دەخوارد و شاد و شکر بەرەو ئیشەکەی دەڕۆی. جای بوون لەوانێ دیواری کرد بێ، خشتی بڕی بێ، هەر ئیشێکی ئەو کاتەی کرد بێ. عەلی کوڕی مەئموونی بێکار کە بە پارەی باوکی بە حەرامی وەکو ئەم کاربەدەستانە دەڵێ ئیف لێ دەدا، پارە کڵاشە دەکا لەبەردەستیە. باوکیشی لە ڕاڕەوی ئیسلامی لایداوە و بەس بەناو خەلیفەیە، چونکە لە دوای خولەفای ڕاشدین و عومەری کوڕی عەبدولعەزیزەوە ئێمە مێژوویەکی ئەو پەڕیشانازیمان نییە. زۆریان لە گەندەڵیەوە گلاون، منداڵەکانیان بە ناحەق دەوڵەمەند بوون لەسەر خەزیێنەی ئیسلام. عەلی کوڕی مەئموون بەو هەموو پارەی حرامەی لەبەر دەستیایەتی دڵخۆش نییە. وەی ڕۆژە باسی ئەو بانگی ئەو کرێکارە دەکا، ئەڵێ دەبینم زۆر دڵت شادە، گوزەرانت حاڵت باری خێزانی داهاتت. دەڵێ وەڵا قوربان، باری داهاتم کرێکاری ڕۆژانم، ڕۆژانەوەی پەیدای دەکەم بە فەزلی خوای گەورە، زاد و زەخیرە و نانی ئەو ڕۆژەی پێ دابین دەکەم و لەوە چێت جارجار شتێکیشم لێ پاشەکەوت ببێ، ئەگەر نەخۆشی و ناخۆشیمان نەبێ. لە بواری خێزانیەوە لە خزمەت دایکمدام، باوکم عەمری خوای کردووە، لە خزمەت دایکمدام 2 خوشکم لەسەر ماڵ ماون، لەگەڵ منا دەژین، خێزانم هەیە و منداڵیشم هەیە. عەلی کوڕی مەئموون پێیوت فەهەل تەشکو من شەیئین، ناڕازی لە ژیان، گرفتێکت هەیە لە ژیان؟ داوتی قوربان ناوەڵڵا، نەوەڵڵاهی وا ئەزانم پاشای وڵات بۆ خۆمم، لە خوا بەزیابی ئێواران دەچمەوە دەستی دایکم ماچ دەکەم، خێزانم بەرەو ڕوون دێ بە خێراتنەوەم دەکا، مناڵەکان خۆ دەخەنە ئامێزمەوە، خوشکەکانم دەڵێن کاکە بەخێر بێیتەوە، ئێوارە سفرە ڕادەخرێ، بڕوا بکە گەشایی و خۆشیەک لە ماڵی ئێمەدایە، ئەڵێم تۆ بڵێ خەڵک ئەوەندە خۆشحاڵێ وەکو ئێمەم خۆشحاڵیەمان هەیە. بەڵێ بەڕێزان دیقەت بدەن، ئەم پیاوە کرێکارێکە کەچی عەلی کوڕی مەئموون کوڕی خەلیفەی موسڵمانان هەرچی پارە و خەزیێنە لە بەردەستیایەتی، وا ئەزانە ئەم پیاوە زۆر لە ژیانی خۆی ناڕازیە. بۆیە پێی وتی یعنی تۆ ئاوا شادمانی؟ وتی ئارە وەڵڵا قوربان، هەرچی کێشە بێنیمە. وەڵڵا عەلی کوڕی مەئموون بڕیاری داوتی شەر بێ ئەم ژیانە بەجێ بێڵم، بڕیاریدا وڵاتی بەجێ هێش، کۆشکی حرامی باوکی پارە، ئەسپی سواری، پاسەوانی تایبەت، سەری خۆی هەڵگرت و ڕۆی مێژوو دەڵێت لە دواییدا کە مرد زاندرا. ئەم پیاوە چووە سەری خۆی هەڵگرتۆ بە وڵاتی خۆراسان، لەوێ خەریکی ئیشی دارتاشی بوو، بۆتە شاگردی دارتاشێک، دوای بۆتە وەستای دارتاشی بە نانی خۆی ژیاوە.
ئەم جا وەسێتی نووسیوەتێتی وەڵڵای ئێستا کە کرێکاری بەردەستی کابرایەکی دارتاشم ژیانم خۆشترە لەو کاتەی کە لە کۆشکەکەی باوکمدا دنیا پارە لە بەردەستما بوو. بەڕێزان دیقەت بدەن، وا مەزانە دنیا ئەوەی کەوا تۆ بەڕووکەش دەیبینی زۆر خۆشحاڵە، وەڵڵا لەوانەیە کرێکارەکە خۆشحاڵتر بێ. ئەصحابی کەهف لە قورئانە هەموو هەفتەیەک ئێمە ناڵێن بیخوێنینەوە سنة سورة كهف بخوانين أصحاب كهف لا القصور مع الملك كاغا خولا كوشكي باشا دابون لبلداراني نزيك باشا بون كسيوتيان فأو إلى الكهف بخبرين بأوش كوتا لو دولا والله خوشتر لويك لون أم كوشك دابين سموا الخياط مع الأحباب ميدانو بخواس فاز بخوايك إيمانت هيو جانكي خلقك دوري برد خوشويستيان بوت هيو الحمد لله دوستو خوشويستان لبر خوا ما يمكن مزگوتانه مرحبا یک دکین برجوندی دنیای مانیا اقل لكوني درزيج دابين هل ميدان داين هرجان ما فراوانا كوتاي وتاركم با پارچە شعرێک شوارینەیەکی مامۆستا نووسەر و شاعیر مامۆستا ئەبوبەکر کاروانی دێنم کە لە چوارینە عیرفانیەکانی خۆیدا لە لاپەڕەی 143دا چاپی یەکەم 2024 دا بڵاوی کردوێتەوە دەفەرمێ خەم ناخورێ ئەو دەتخوا تڕندەی چیای هیوایە لە ناو دووتوێی هەر خەمێکە تۆوی گوناهێکی تایە لەگەڵ خەمە هەڵکە بەڵام با ڕوحت ماڵی نەناسێ چونکە ڕوح هەڵگری خەمە و هەناسەی ئەو لە خەم جیایە بەڕاستی وشەکانی جوانن خەم ناخورێ بەخوا خەم ناخورێ نمرەت بەدەستنێنا ئەو نمرەی لە پۆلی 12 دەدویست نەهات هەر خەم خۆ بەخوا خەم ناخورێ خەم دەتخوا دڕندەی چیای هیوایە ئەو چیای هیوایە کە دەگەی بە لووتکە دڕندەیەکی لێ ناوی خەمە دەتەوێ بڕۆی دەگەیتە لووتکە بەڵام بەخوا ئەگەر خەمخۆر بی ئاخری دەتخوا و ناهێڵ لە ڕێگادا ئەم دڕندەیە دەتخوا لە ناو دووتوێی هەر خەمێکە تۆوی گوناهێکی تایە هەر خەمێک کە زۆر قوڵت کردەوە و خۆت پێ لە ناو بەر لە ناوەکەیدا گوناهێکی گەورەی تێدایە چونکە وات لێ هاتۆ ڕەحمی خوا لێهات کردووە ئەو هەموو بەخششەی خوا پێی بەخشیوی هیچی نابینی بەس ئەوەندەی ئەو ئاواتە نەهاتۆتە جێوە ئەزانی خوا هیچ پێ نەبەخشیوی لە ناو دووتوێی هەر خەمێکە تۆوی گوناهێکی تێدایە بۆ یاگەمان لە خۆمان بێ شکرانە بژێری خوا بین وەکوم منە الشاکرین لە ڕیزی شکرانە بژێران بین و هەمیشە حەمد و سەنای خوای پەروەردگار بکەین داواکارم لە خۆی پەروەردگار یا ڕەبی خوا بە ئاواتە حەڵاڵەکانی خۆمانمان بگەێنی یا ڕەبی خوایە هەر کەسێک ئاواتێکی شەرعی ڕەوای حەڵاڵی مافی خۆی هەیە کاری بۆ ئاسانکەی یا ئەڵڵا ئەوەی خێری دنیا و قیامەتمانی تێدایە پێمان بەخشی ئەگەر ئاواتێکمان نەهاتە جێ خوایە باشتر لەوەمان پێ بەخشی تۆ ئەلغەنی هیچ لە خەزێنەی تۆ کەم نابێتەوە یا ڕەبی خوایە هەر کاتێ دوعایەکمان کرد ئەوەمان پێ بەخشی یان باشتر لەوەمان پێ بەخشی یا ڕەبی خوای پەروەردگار ئەوانەی داوا دەکەن شیفای نەخۆشیەکانیان بۆ بێ خوای ئازاریان لەسەر لابەری یا ڕەبی خوای عیلاجێک دەرمانی دکتۆرێکیان بۆ بکەی بە شیفا پەروەردگارە لە گوناهەکانمان خۆش بی لە دایک و باوکمان خۆش بی لە خێزان و منداڵمان خۆش بی یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیتەوە یا ربي خوا درجة رحمتي خوت ما ليبكيتوا آمين 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 والحمد لله رب العالمين.